پێم وایە نزیک بوونەوەیەکەیە بۆ بەشداریکردنی نەوەی نوێ لە حکوومەت. دیارەوانیش لە دوای دەستگیرکردنی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەرنامە و استراتیژی خۆیان گۆڕیوە لە ئۆپۆزیسیۆن بوونەوە بەرەو ئەوەی کە بەشداری بکەن لە دەسەڵات. بەدیلی پارتی هەر پارتیە و بەدیلی یەکێتیش بۆ پارتیەری یەکێتیە. خۆی لە ڕاستیە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد پرۆسەی هەڵبژاردن کە ساڵی پار بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درا. ڕاستەوخۆ دوایەوە پەرلەمانتاران سوێندی یاساییان خوارد بە موتەیەکی کام ئەبوو حکوومەت پێک بێنراوە لایەنی براوە ڕاست پێدرێت بۆ پێکهێنانی حکوومەت. دیارە دوو هێزی براوە و هێزەکانی تریش پێیان باش بووە کە هێزی براوە هێزەکانی تریش بەشداری بکەن لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەوان بڕیاری خۆیان دابوو کە ئۆپۆزیسیۆن بوون هەڵەبژێرن و هێزی دووەمیش لێک تێگەیشتنێکی باش هەبوو لە نێوان هێزی یەکەم و هێزی دووەم کە پارتی و یەکێتیە ما بووەوەی کە لە بەزووترین کات کابینەکە پێک بێت. بەڵام دیارە هەر هێزە و بەرنامە و استراتیژی خۆی هەیە و هەر هێزە و بەرنامە و تاکتیکی خۆی هەیە کە بۆ پرۆسەیەک پێی وایە ئەگەر ئەو بەرنامەیە جێبەجێ بکە دەنگدەر زیاتر لە خۆی نزیکە کاتەوە. بە دڵنیایی و پارتی دیموکراتی کوردستان براوەی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە و بینیشمان لەم پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق براوەی سەرئاستی هەمووی عێراق بوو. بۆیە ئەو هێزەی تریش پێی وابوو کە ئەگەر حکوومەت بکەوێتە دوای انتیخابات بۆ هۆی پلانێکی تاکتیکی خۆی کە پێی وابوو ئەم پلانە دەنگدەر زیاتر لە خۆی نزیکە کاتەوە، بەڵام هیچ کاریگەریەکی لەسەر دەنگدەر دروست نەکرد. بۆیە وەڵامی پارتی بۆ ئەو پلانە تاکتیکیەوە بوو کە بە پرۆژە و بە داتا و بە ڕەقەم بۆ خەڵکی کوردستان پێی نیشاندان کە پارتی ئەو هێزەیە کە ئەتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکە و لە زیاتی قسە کردەوەی هەیە. تاوان ئاساییە پێک بێنرێت، بەڵام دۆخێک ژینگەی سیاسی هەرێمی کوردستان واقعەکە ئەمری واقعەکە ئەم دوو هێزە هێزێکی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان. بەدیلی پارتی هەر پارتیە و بەدیلی یەکێتیش بۆ پارتیەری یەکێتیە، بۆیە ئەکرێت لە پرۆسەیەکی شایەکی کام و پۆزیسیۆن بێ ئەوەی تریش حکوومەت پێک بێنێت با جارێکی ژەمە تاقی بکرێتەوە، بەڵام لە واقعیا ئەکرێ هەردووچیان پێکەوە حکوومەت پێک بێنن بۆی کە پێکەوە کوردستان بەهێز بکەن و پێکەوە خزمەتگوزاری پێشکەش بکەن و لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە بتوانین هەنگاوی باش پێک بێنین بۆ حکوومەتی داهاتوو و پێکەوە لە بەغدا شەڕی مافی کورد بکرێت. وڵایەکەوێتە سەر بڕیاری خۆیان ئەوەی کە دیارە پێم وایە نزیک بوونەوەیەکەیە بۆ بەشداریکردنی نەوەی نوێ لە حکوومەت. دیارەوانیش لە دوای دەستگیرکردنی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەرنامە و استراتیژی خۆیان گۆڕیوە لە ئۆپۆزیسیۆن بوونەوە بەرەو ئەوەی کە بەشداری بکەن لە دەسەڵات. بە دڵنیاییەوە بەرژەوەندی ئەوان لەوەیە کە بەشدار بن لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم و ئەوەی کە زۆر جاریش بازەکرێت دووبارە بوونەوەی انتیخابات بێگومانەوە پرسێکی قانونیە و ئەگەر ئەم دوو هێزایان هێزەکانی تر لەگەڵ پارتی نەگەنە ڕێکەوتن بێگومان بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بژاردەیەکە و کراوەیە و ئەکرێ ئاسایی ڕوو بدا لە زۆربەی وڵاتان هەڵبژاردننی پێشوەختە ڕوویاوەکرێ لە هەرێمی کوردستان ڕوو بدات و بۆ ئەوەی کە سەنگ و قورساییەوە هێزانە دەربکەوێت بە باشتر وەکو چۆن لە ڕابردووەرکەوە دڵنیام لە داهاتووش دەرەکەوێت کە بە هەمان شێوە خەڵکی کوردستان بڕیارەدا کە چێ هەڵەبژێرێ چێ خزمەتگوزاری پێشکەشەکە وە کێژ نایەوێت بژانەوەی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕۆ. بابەتی استحقاقی انتیخابی مافێکی شەرعی هەر حیزبێکی سیاسیە کە داوای پۆستەکان بکە، بەڵام پارتی بە گوێرەی ئەو کورسیانەی کێناوە کە هێزی یەکەمی کوردستان و هێزی یەکەمیشە لە سەراستی عێراق سەردەمی 50 بە 50 و 50 بە 50 بەسەر چووە، بۆی ئەکرێ بە پێی قەبارەی کورسیەکانی خۆی و حەجمی انتیخابی خۆیان داوای پۆست بکەن و بەرکەوتەیان هەبێت لە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان.